حیزبەکان دەرەنجامی کۆی پرۆسەی هەڵبژاردنیان قبول نییە و دەیان سکاڵایان دژی ساختەکاریەکان تۆمار کردووە. 6 حیزبی بەشدار لە پرۆسەی سیاسیش بۆ چوونیان وایە ئەگەر سکاڵاکان پشتگوێ بخرێن و ئەو دەرئەنجامەی ئێستا جێگیر بکرێت پێویستە بەشداری پرۆسەی سیاسی لە عێراقدا نەکرێت. پێویستە ینی ئەو هێزانەی کە لە هەرێمی کوردستانە خاوەنی پێگەی جەماوەرین ڕێز لە جەماوەری خۆیان بگرن و ئەمە ڕەت بکەنەوە بە هەموو شێوەیەک. ئەگەر کۆمیسیۆن ئامادە نەبوو بە شێوەیەکی یاسایی مامەڵە لەگەڵ ئەم مەسەلەیە بکە و ئەو کارە ساختەکاریە بەرفراوانە ڕەت بکاتەوە بەوەی کە ئایا جارێکی تر هەڵبژاردن ئەنجام بداتەوە یا عەد و فەرزی دەنگەکان بەدەست ئەنجام بداتەوە. ئەگەر ئامادە نەبوو بۆ ئەمە پێم وایە باشترین بژاردە لە بەردەمی ئەو هێزانەی کە ڕێز لە خۆیان لە جەماوەریان و لە دەنگدەرانیان نەگرن بەشداری نەکەن لەم گەمە بەناو دیموکراسیەی کە ئەکرێ. بزوتنەوەی گۆڕانیش لەگەڵ ئەوەدان ئەگەر سکاڵاکان بەهەند وەرنەگیرێت بایکۆتی پرۆسەی سیاسی و ئەنجامدانی خۆپیشاندان باشترین بژاردەیە. خۆپیشاندان ئەکرێت و شەقام ئەجوڵێنرێت بۆ ئەوەی چونکە ئەمە مافێکە دەنگدەران داویانە وەکو ئەوەی کە هەموو هەرێکە و دەنگی داوە بە نوێنەری خۆی بەڵام ڕۆشتۆ بۆ دەنگێکی کە ئەگەر ئەوە نەبوو ئەو کاتە بایکۆتی پرۆسەی هەڵبژاردن دەکرێت. هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەریش دەڵێت ئەگەر کۆمیسیۆن سکاڵاکان بەهەند وەرنەگرێت جگە لە بایکۆتی پرۆسەی سیاسی کاریش دەکەن بۆ ئەنجامدانی خۆپیشاندانی سەرتاسەری. من ڕاستیە نازانم دەکرێتیان بکرێت یان نەکرێتەوە. ئێمە هەڵوێستی خۆمان ڕاگەیاندووە ئەگەر بکرێتەوە ئەوە ئێمە بەشداری دەکەین نەکرێتەوە ئێمە بەرداری پرۆسی سیاسی عێراق ناکەین. پرۆسی سیاسی عێراق بەتایبەتی ئەو هێزانێک کە لە کوردستان بایکۆتیان کردووە ئەوانەی کە دەڕۆن بەبێ ئەم هێزانە لەوێ هیچ سوقل و کاریگەرێکیان نابێت. ناتوانن وحدەی کوردی و سەفوفی کوردی بپارێزن. جوڵە دیپلۆماسیمان دەبێت دەرو جیران تێدەگەیەنین لە بەغا ئیشی خۆمان دەکەین لە ئاسی جەماوەری میتینگ دەکەین خۆپیشاندان دەکەین تەظاهورات دەکەین و پێشم عەرزیشم کردی دەبێت ئەم پەیامەم بۆ ئەوانەیە کە دڵیان بەو ساختەکاریە خۆشە ڕەنگە لە بەغدا لە بە هەر ئیعتیبارێک نەگەڕێنەوە بۆ ڕای ئەم هێزانەی کە ئێستا هەڵوێستمان وەرگرتووە بەڵام لە ناوخۆی کوردستان لە ئەلف و بایان پێویستیان بەم هێزانە هەیە. حیزبە دەنگدزراوەکانی هەڵبژاردن دەڵێن لایەنەکانی دەسەڵات بە وردی کاریان لەسەر ئەو نەخشەیە کرد کە پێشتر بەرنامەیان بۆ داڕشت بوو. لەبەرەوە ئەو کودەتایی کردیان بەسەر دیموکراسیە ئەنجامەکان قبول ناکەن و تا بەدەستێنانەوەی دەنگە زەوتکراوەکانیان لە هەوڵدان ناوەستن. ڕەمیا ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.